ئەم زەمەنەی کە ڕوویدا ئەم کارە ساتەی کە ڕوویدا فاصلێکی زەمەنی زۆر مهمە بێ بۆ باشووری کوردستان لە مەسەلەی کوردایەتی و قەومیەتە. کوردایەتی و قەومیەت ئیفلاسی کامیلی کردو. ئەو دەعمە نێودەوڵەتیەش بۆ کوردایەتیەکە نەبوو. ئەمەتان بیر دێنمەوە. دوای ڕمانی سۆڤێت جۆرج بۆش باوکەکەیان جۆرج بۆشی باوک هادووتی سیستمێکی جیهانی نوێ هاتۆتەکایەوە بریتێ لە دیموکراسی مافی مرۆڤ سەرمایەداری. ئەم سێشتێ جۆرج بۆشی کوڕ کە هاتە پێشەوە وتی شەرق لەوسەتی گەورە دروست دەکەین. شەرق لەوسەتی گەورە دروستەکە احتیمالیە کردە سەرچی دیموکراسی کەوتی دیموکراسیم بۆ هێناون مافی مرۆڤ و هەروەها سەرمایەدارێتێک. ئێستا پلانەکەی سەمۆیل هانتینگتۆن هاتوێتە پێشە کە ئەڵێ سەرمایەداریەکە بنێرین بەبێ دیموکراسی. ئێوە سیرتان کردووە چەند سەرمایەدار لە کوردستانە دروست بوون چۆن ئەو طبقی ئێستا ئاوە دروست بووە جاران هەردوو لا نزیک بوون لە یەکتر بەڵام ئێستا چۆن ئاوان ئەوەی هایلای فەژی و ملیار دۆلاری هەیە ئەوەی ترکە کرێخانووی پێ نادرێ. ئەنجا ئێوە سیرتان کردووە تەنانەت توور و تەڕەپیازەکەش هەر بەدە سەرمایەدارانی کوردایەتیەوەیە. ئەبێ بزانن کە زەمەنی کوردایەتی کۆتایی پێ زەمەنی هەستانەوەی ئەهلی ئیسلام لە جەزائیر لە ساڵی 1990ەکانە دوای ئەوەی شاذلی بنجەدید بڕیاریدا کە ئینتیخابات دەکرێ و حڕیەت هەیە بۆ هەموو کەسێ. جەبهەی ئینقاذ دروست بوو لە 1970 کورسیەکانی هێنا بە ڕێگای سلمی. وەختێک لە میسرە بە ڕێگای سلمی ڕێگادرا کە ئەحزابی ئیسلامیش بەشدار بێ ئیخوان المسلمین سەرکەوتن و لەگەڵ حیزبی نور و سەلەفیەکان بڵین بە گشتی زۆرینەی پەرلەمانیان پێکهێنا. ڕئیس جمهوریش مرسی لەوان بوو خوای گەورە ئازادیکە کە هەردوو لار ڕێگای دیبلۆماسی و سیاسیەکان لێگرتن و ئیسپات وجودی خۆیان و جێڕانەوە میلەتەکان بۆ کرد بۆ ئیسلامەکە هێنایان نەژێر ئەشکەنجە و ئازارەوە. دوو حرەکەتی جیهادی لە هەردوو لاوە دروست بوو. هەم ئەوانەی لە جەزائیر بە فەسای لە جیاوازەکانیانەوە هەم ئەوانەی کە لە میسرە دروست بوون ئەوانش بە فەسی لە جیاوازەکانیان. ئەبێ ئەوە بزانن لە ناو وڵاتی مسلمانانە کە ڕێگا نادرێ ئیسلامیەکان بێنە پێش و وجودی خۆیان بسلمێنن بە ڕێگای قوت دێنە پێش. و ئەم خاک و خەڵکەش ئەهلی ئیسلامن ئیسلام تایە ڕیشەدارە ممکن نیە هەڵکێشرێن. ئەوەی کە کوردایەتیەوانانی کافر و ملحیدی پارتی وێچێتی بەسەر ئەهلی ئیسلامی ئێمەیان هێنا خۆیان زەرریان کرد پێشەوەی ئێمە زەرەرکی. ئێستا هەست پێکەن کە حەشدی وەحشی هاتووە ئەبوایە حەشدی مجاهیدینی مسلمانی کوردیش هەبووە بەرامبەریان بتوانێت بوەستێ تەوازونەکە ڕاگرێ. ئێستا ئەبێ ئێوە بزانن کە ئەو هەموو داما و بزربوانەی ئێمە لە زیندانە ئێمە چەند زەرەرمان کرد خۆتان دوو ئەوەندە زەرەرتان کرد. ئەبوایە ئەقڵتان پێ بشکێ کاتێک کە شیعەکان لەگەڵ پۆل برەمرا ئیتیفاقیانە کرد بەڵام مقتەدا سەدر لێ هەڵەگەڕایەوە. وەختێک کە پۆل برەمەر ئەمری دەرکرد مقتەدا سەدر بگیرێ مقتەدا سەدر هاتە دەرەوە بەسەر جادەکانان ڕۆشت و پۆلیسی مرکزی ڕەسمی دەحیەی بۆ کرد. ئەوان متەطەڕیفەکانی خۆیان هیچ لێ نەکرد بە دەردی ئێوە تعریفیانەکە یا علمانی تعریفیانەکە. ئەوان هێز و نفوزیان هێشتەوە جێشی مەهدیان هێشتە دوایی بوو بەمە جێشی سەلام کە جێشی سەلامی ژێکێکە لەوانەیە کە هاتۆتە سەر کەرکووک و ناوچەکانی تر. ئەی بۆچی ئێوە هێزە ئیسلامیەکەتان نەپاراست؟ عەلە الئەقەل ئێستا ئەو پێشمەرگانە وریان نەئەڕووخە کە جەنگاوەرە ئیسلامیە جیهادیەکانیشە چوونە پێشەوە. ئێستا ئێمەش بڕوامان بە ئێوە نەماوە. ئێمە باوەڕمان بە ئاڵای خۆمان هەیە بە قیادەی خۆمان هەیە لەژێر سایی خۆمانە. بەخوا قەسەم کوردایەتیەکەش ئەگرین و بەخوا قەسەم بەرەو دەوڵەتە کوردیەکەش ئەڕۆین ڕەغم ئەنف الحاقدین. بەڵام ئەمە خەیاڵ پڵاو نییە. ئەمە پەلەمان لێی نییە ئومەتێکە پەروەردە بێ لەسەر ئەمە ئومەتێکی عەقائیدی عەقیدەی پاک وەلا و بەرازان صاحب فکری سیاسی خاوەنی استخلاف خاوەنی تەزکیەی نەفس پارسەنگی ئەخلاقی عەقلیەتێکی کراوە فرەدیدی باوەڕبوو بە واقعناسی پشت بەستوو بەخوای پەروەردگار ساغ بۆ ئەم دینە. لێزان لە ئیدارە لێزان لە ڕێکخستن لێزان لە گەمە سیاسیەکەی دەوروبەرمە.
بەڵام ئەمە پش و درێژەیەکی باشی ئێوە تا دروستە بین ئەو برا عەزیزانەش کە پەلەیانە پێیانەڵێن پەلە مەکەن دروستیشە بین بە حەول و قووەتی خوا بەخوا قەسەم وەکو حەماسیش دروست دەکەینەوە لەو خاچی کوردستانەیە بەڵام پش و درێژ بن عاقڵ بن کۆ بینەوە لەسەر ئەو بەرنامانە خوای گەورەش یارمەتی دەرمابێ ئەوەش بزانن قەومیەتەکە ئیفلاسی کرد ئەگەر جۆرج بۆش وتی سیستمی نێودەوڵەتی هاتە پێشەوە یعنی دەوڵەتان لەسەر ئەساسی قەومی دروست نابنەوە هیچ دەوڵەت دروست نەبووە لەسەر ئەساسی قەومی ئەریتیریا دروست بوو لەسەر ئەساسی قەومی دروست نەبووە لە 94 و کۆسۆڤا کە دروست بوو لەسەر ئەساسی قەومی نییە لەسەر ئەساسی ناوچەند پاشان تەرکیزیان کردەوە سەر سێشت دیموکراسی هەروەها حقوقی ئینسان سەرمایەداری جۆرج بۆشیش کە هاتە پێش و جۆرج بۆشی کوڕ وتی دروستبوونی دەوڵەتان لەسەر ئەم ئەساسانە کەوتی شەرق الأوسط الكبير ئۆباماش کە هاتە پێشەوە ئیتیفاقاتی هەر لەسەر ئەم ئەساسیاتانە کرد کەسیان ئەوە دانانن دوژمنەکە ئەوەیە کە داگیرکەرە بۆیە سە لە کوردایەتێکەشیان سەریان لەوانی شێوان کوردایەتیەوانان باوەڕیان بەوە هەبوو کە تەنزیمی دەولە دوژمنی کووردە لە کاتێکە ئەو مووسڵ و مەنتقە سونیەکانیە پاراست علاقەی بە کوردەوە نەبوو هجووم بۆ مەخموور هجووم نەبوو بۆ کوردستان ئێوە کردتان بە هجوومە بۆ کوردستان مەخموور ئەوە تا خۆتان تەسلیم بە عەبادیتان کردوتەوە پارتی خۆی بەشداربوونتان لە شەڕی مووسڵ شەڕێکی خۆتڕێن بوو گوندی بەشیر 21 هجوومی بۆ کرا نەگیرایەوە شیعە گوندی بەشیرش هەر شیعان شیعەکان نەیانتوانی بیگرنەوە پێشمەرگە گرتیەوە 8 کوژراویدا دوایتیان فەرمەوە کلیلەکەی